ڕێکخراوی حەڤەی شوبات بۆ ماف و ئازادی کە ڕێکخراوێکی مرۆڤ دۆست و ئاشتی خوازە هاوتەری بەو شەڕ و کاولکاری کە بەرۆکی هاوڵاتیانی گرتووە لە ڕابردوو لە ئێستادا هەڵوێستی ڕوون و ئاشکرای خۆی دەربڕیوە کە ڕۆژی چوارشەممە بەرواری 16 مانگ لە چەند شارێکی گەورەی بەریتانیا خۆپشاندانێکی گەورە بە ئامادەبوونی ڕەوەندی کوردی چالاکوانان و ئەندامانی ڕێکخراو بەڕێوە دەچێت یادەکات تایبەت بە شەرمەزارکردنی ڕووداوەکانی 16 ئۆکتۆبر و ڕۆژانی دوایی ڕێکخراوەکەمان پەیامی بۆ هاوڵاتیان لەم ڕۆژەدا دەخاتە ڕوو کە هاوکاتە لەگەڵ نزیکبوونەوە لە هەڵبژاردن داوا لە هاونیشتیمانیان دەکات ئێستا بڕیار لای ئێوەیە دەتانەوێت داهاتووتان چۆن بێت وەک ڕابردوو یان گۆڕینی داهاتوو بە کردار نەک دروشم و لە هەمان کاتدا لە زاری بەشداربووانی گردبوونەوەکە ئاماژەیان بە گرنگی کەناڵەکەدا وەک تاکە کەناڵێک بۆ گەیاندنی دەنگی کەپکراویان لە ناوخۆی وڵات کوردانی تاراوگە و ڕەوەندی کوردی و بینەرانی کەناڵە جوانەکەی بیکەیفۆ کێ خوازیاری بەرنامەی تایبەت لەگەڵ کەناڵەکەمان تایبەت بە بارودۆخی هەر چوار پارچەی کوردستان دەتوانن پەیوەندی بکەن بەم ژمارە تەلەفۆنەوە یادەکات تایبەتە بە شەرمەزارکردنی ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر و ڕۆژانی دوایی ڕێکخراوەکەمان پەیامی بۆ هاوڵاتیان لەم ڕۆژەدا دەخاتە ڕوو کە هاوکاتە لەگەڵ نزیکبوونەوەی هەڵبژاردنەکان و بڕیار وە پێی وایە بڕیار ئێستا لای هاوڵاتیانە کە ئایا بڕیار دەدەن کە وەکو داهاتوو بن یان داهاتویان بگۆڕن بە باشتر کە ئەمەش سەلمێنەری ئەو ڕاستیەیە کە ئەوان لە ناو سندوقی دەنگدانەکاندا دەتوانن بە دەنگەکانیان بگەڕێنەوە بۆ ڕابردوو یان داهاتوێکی گەشتر بنیاد بنێن ئەمەش بە شێوەیەکی کردداری پراکتیزە بکەن نەک بە شێوەی دروشم و قسە ڕێکخراوی حەڤەی شوبات بۆ لەم ڕۆژەدا چەند هەرزە سیاسیەکی ژێربەژێر ڕێکەوتنێکی نهێنیان لەگەڵ حەشدی شەعبی و گروپە دەستەڵاتدارەکانی شیعە نزیک لە ئێران کردووە و بەوە لە نیوە زیاتر خاکی هەرێمی کوردستان دەست بۆ عێراق گەڕانەوە ئەو ناوچە جێناکۆکانەی کە خوێنی هەزاران پێشمەرگەی لەسەر ڕژێنرا کەواتە 16 ئۆکتۆبەر خیانەتێکە هەرگیز بیر ناکرێت. ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر تا ئێستا لێکۆڵینەوەی لەباری ئەو ڕووداوانەوە نەکراوە کە بۆچی ڕوویدا و کێ لی بەرپرسە و بۆ ڕوویدا پارتی ئەم ڕووداوە وەک خیانەت پێناسە دەکات و یەکێتیش داوای جژنەی لێکۆڵینەوە دەکات بۆ دەرخستنی ڕاستیەکان بەڵام لە ڕاستیەکە هەرچی بێت و ئەوەی کە لە ئەرز و واقعدا ڕوویداوە بریتیە لە کشانەوەی پێشمەرگە و لە دەستدانی لە ساڵ 51 خاکی کوردستان لە دوای پرۆسەی ئازادی عێراقەوە کەوتووە دەستی کورد 16 ئۆکتۆبەر چۆن ڕوویدا ڕۆژی 16 ئۆکتۆبەر 2017 هێزە ئەمنیەکانی عێراق و حەشدی شەعبی بە هاوکاری چەند وڵاتێکی ناوچەکە و هێرشیان کردە سەر سەرجەم ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیداری هەرێم و لە ماوەی کەمتر لە 40 کاتژمێردا تەواوی ئەو ناوچە خستە ژێر کۆنتڕۆڵی خۆیان و هێزی پێشمەرگە لە ناوچانە کشانەوە. زۆر سپاس. 16 ئۆکتۆبەر گەورەترین خیانەتی مێژوو بوو لە کووردا ئەو ڕۆژەی هەرگیز لە بیرمان ناچێ ئەو ڕۆژەی پێشمەرگە گریا ئەو ڕۆژەی دڵی کوردستان تەسلیمی عەرەب کرا ئەو ڕۆژەی دایکی شەهید دوو جار گریا ئەو ڕۆژەی خاکفرۆش ویستیان هیچ شتێک نەمێنێ بە ناوی کوردەوە 16 ئۆکتۆبەر ناخۆشترین ڕۆژی مێژوو بوو لە کوردستان 16 ئۆکتۆبەر لە دیرۆکی کوردان ڕۆژێکی شوم و ئالۆز و خەماویە کوردێکی ڕەسەن نییە خاکپارێز و نیشتیمان پەروەرێک نییە لە سەرانسەری دنیا شەوی 15 ئۆکتۆبەر و ڕۆژی 16 ئۆکتۆبەری 2017 بە خیانەتێکی مێژووی ڕانەچڵەکێ بێت چونکە ڕووداوەکە جیالەوەی ڕەهەندێکی ناوخۆی هەبێت ڕەهەندێکی جیهانیشی هەبوو کە کاریگەریەکانی بە ئێستاشەوە ماوە ئەو ڕۆژەی بە بەرچاوی تەواوی گەلی کورد و جیهان 16 ئۆکتۆبەر و ڕۆژە ڕەشەیە کە لە هەردوو دەسەڵاتدارانی یەکێتی هەردوو دەسەڵاتدارانی دەسەڵات کە خیانەتیان کرد لە نێوچاوانیان دام مۆرێک هەیە لە ڕۆژنامەنووسان و تەواوی جیهانیەکاندا دەنگی دایەوە. خیانەتی 16 ئۆکتۆبەر و تەسلیمکردنەوەی بەشێکی زۆری خاک کوردستان بە حکوومەتی عێراق وا بە ئاسانی لە بیری خەڵکی ناچێتەوە. حیزبە سیاسەکانی کوردستان چەندین ساڵە گاڵتە بە عەقڵی میلەتی کورد دەکەن و بە قسەی باقوبری قەدار بەڵێنی درۆینا لە کاتی هەڵبژاردندا هەڵیان دەخەڵەتێنن.
کاتیەوە هاتوو گۆڕانکاری بکرێت لە دموچاوە سیاسی دووبارەکان ئەگەر بۆ جارێکیش بێت پێویستە هاوڵاتیان شتێکی نوێ و تازە تاقی بکەنەوە و هیچیان لە قیز ناچێت کاتیەوە هاتوو دموچاوی تازە و هێزی گەنجان بخرێتە گەڕ و لایەنی سیاسی تازە بێتە ئارا و سەردەمی کولایەتی کۆتایی پێبێت دەستان خۆش ئێمە وەکو گەنجانی ڕەوەندی کوردی هەرگیز خیانەتی فرۆشتنی نیشتیمان بیر ناچێتەوە لە دووری نیشتیمانەوە ئەم جارە و سەدان جاری تر پێتان دەڵێن شەرمەزار بن ئێوە دوژمن بەگەل و میلەت بوون بە سەرەتان بۆ میلەت بەڵام کۆتاییتان نزیکە و ڕۆژتان دێت وەک تاوانبار و خیانەتکاری مێژووی بە سزای خۆتان دەکەن وەکو دەزانن نزیکترین مناسەبات لە ئێستادا مناسەباتی هەڵبژاردنە داوا لە هەمووتان دەکەم بە قسە بە گفتار بە پۆست بە هەموو شتێک دژ بەو دوو حیزبە بوەستنەوە هانی خەڵک بدەن کە نەترسن لە دەنگدان دژ بەو دوو حیزبە داوا بکەن لە کەسوکارتان لە هاوڕێیانتان کە لایەنێکی تر هەڵبژێرن بۆی کۆتایی بە زۆرینەی ئەو دوو حیزبە بنەماڵەیە بێنن و داوا لە هاوڵاتیان دەکەم کە چیتر بە دوای ئەم دوو حیزب و دوو پارتە نەکەون و بە دوای حیزبی تازەش نەکەون کە پێشتر لە لوتکەی دەسەڵاتیە و حیزبانە بوون 16 ئۆکتۆبەر لە دیرۆکی کوردان و ڕۆژێکی شوم و ئاڵۆز و خەماویە کوردێکی ڕەستە نییە خاکپارێز و نیشتیمان پەروەرێک نییە لە سەرانسەری دنیادا شەوی 15 ئۆکتۆبەر و ڕۆژی 16 ئۆکتۆبەری 2017 بە خیانەتێکی مێژووی ڕانەچڵەکێ چونکە ڕووداوەکە جیالەوەی ڕەهەندێکی ناوخۆیی هەبێت و ڕەهەندێکی جیهانیشی هەبوو کە کاریگەریەکانی بە ئێستا شەوە ماوە ئەو ڕۆژە بە بەرچاوی تەواوی گەلی کورد و جیهانەوە خیانەتیان لە نیشتیمانی گەلی کورد و پێشمەرگەی خوێناوی شەهیدان و کەرکووکەوە کرد زۆر سپاس بۆ ئەمە ساڵ تێدەپەڕێ بەسەر ڕووداوەکەی 16 ئۆکتۆبەردا تا ئێستا لێکۆڵینەوە لەبارەی ئەم ڕووداوە نەکراوە بۆچی ڕوویداوەکەی لێ بەرپرسە بۆ ڕوودا پارتیا و ڕووداوەک و خیانەت پێناسە دەکات و یەکێتیش داوای لیژنەی لێکۆڵینەوە دەکات بۆ دەرخستنی ڕاستیەکان بەڵام ڕاستیەکە هەرچی بێت لە ئەرزی واقعدا ڕوویدا بوو لە کشانەوەی پێشمەرگە و لە دەستدانی سەدا پەنجاوێکی خاکی کوردستان لە دوای پرۆسەی ئازادی عێراق و کە کەوتوو بە دەستی کوردەوە 16 ئۆکتۆبەر چۆن ڕوویدا ڕۆژی 16 ئۆکتۆبەری 2017 هێزی ئەمنیەکانی عێراق و عاشتی شعبی بە هاوکاری چەند وڵاتێکی ناوچەکە و هێرشکردنە سەردەم ناوچەکانی کوردستان لە دەرەوەی ئیدارەی هەرێم و لە ماوەی کەمتر لە 48 کاتژمێر تەواوی ئەو ناوچانەی خستە ژێر کۆنتڕۆڵی خۆیانەوە هێزە پێشمەرگەکان لەو ناوچانە کشان بە ناوی ڕێکخراوی حەڤەی شوباتەوە بۆ هاوڵاتیانی کوردستان بە تایبەتی هەرێمی کوردستان و داواکارم هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئەم جارە بەشدار بن لە هەڵبژاردنە و وەکو دەوترێ ئۆپسیۆنی عێراق سەرپەرشتیاری دەکات و ناتوانن یەکێتی و پارتی چیتر دزی بکەن لە دەنگەکانتان و تەزویر بکەن هیوادارم ئەو لە 180 کە دەنگی نەداوە بچێتە سەر سنووقی دەنگدان دەنگ بدات ئەم دەموچاوانە بگۆڕێ ئەم دەسەڵاتەی یەکێتی و پارتی کە 33 ساڵە نان و قوت و هاوڵاتیان دەخوات کە مەعاشیان دەبڕێت کە نان و ئاویان نییە کە ئاو شتێکی سەرەتایی ژیانی مافی هەموو سەرەتایەکی خەڵکە کە نییە و داواکارم داو ئێمە وەکو ڕێکخراوی حەڤەی شوبات پێتان ناڵێن کە دەنگ بدەن بە کێ تەنانەت ئەوە ناتان پێ ئەڵێن بڕۆن دەنگ بدەن ئەم دەموچاوانە بگۆڕندە دەسەڵات بیانێن نەخوارەوە و دەنگ ئازادن دەنگەدەن بە کێ بەس دەنگ مەدەن بە یەکێتی و پارتی یەکێتی و پارتی 33 ساڵە خیانەتەکەن خاکە فرۆشن و دەستیان ناوەتە بینەقاقای هەموو هاوڵاتیانی هەرێمی کوردستان دەستان خۆش بێ هیوادارم 20 هەمووی بڕاتە سەر سنووقی دەنگدان ئەم دەموچاوانە بگۆڕن.